دیارە ماوەی چەند ڕۆژێکە یەکێک لە خانمە سەنگینەکان خانمە شاعێر و نووسەر خەتوو کەژاڵ ئەحمەد بۆتە جێگری سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ. من ئێستا خەتوو کەژاڵم لەگەڵ ئامادەیە. پێم خۆشە لە زاری خۆیەوە گفتوگۆیەک بکەین هەم دەربارەی ئەم پۆستەنوێ و بەرهەمەکانی سەوسان. من دەچمە لای خەتوو کەژاڵ خەنگیان بە ئەرک نەبێ بفەرمی تێرە بە ناوی خۆمان و دەستگای میدیایی کورسات و دیسکی هونەری کورسات نیوزەوە پیرۆزبایی لە بەڕێزدانەکەین بۆ وەرگرتنی ئەم پۆستەنوێ. پێمان خۆشە باسێک لە وەرگرتنی ئەم پۆستەنوێت بکەین لە ناو ڕۆژنامەی کوردستانی نوێ. زۆر سپاس بۆ کورساتی هەمیشە ئازیز کە ئەویش هەر ماڵێکی منە وەکو کوردستانی نوێ و ساڵانێک لە کوردستانی نوێ و لە کورساتیش مێژوویەکم تۆمار کردووە. سپاس بۆ ئێوە بۆ ماندووبوونتان و سەردانەکەتان و گوڵی پیرۆزبایەکەتان. خۆشحاڵم کە لەم ڕۆژەیەتان بینمەوە بۆی باسیەوە بکەین لە ڕاستیە لە کوردستانە تا ئێستا ڕۆژنامەیەکی سیاسی ڕۆژانە هەرگیز جێگرێکی ژنی نەبووە. ژنێک نەبووە جێگری سەرنووسەر بێ. ڕۆژنامەیەکی یەکەم ڕۆژنامەی دوای ڕاپەڕین ڕۆژنامەیەکی سیاسی ڕۆژانە. ئەمە بۆ خۆی دڵخۆشمەکە ئەگەر پەیوەندی بە منیشەوە نەبووە هەر کەسێکی تر زۆر پیرۆزباییم لێ کرد و پێم خۆشە بوو. یەتەوە سەر ئەوەی کە ئای ڕۆژنامەنووس پۆست ئەیکا بە ڕۆژنامەنووس نەخێر مێژووی کارکردنەکەمان لە شوێنەکان. ئێمە هەندێک ڕۆژنامەنووس هەیە لە جیهانە زۆر باشەیان ناسین بەڵام هەرگیز نازانین لەکوێ و لە چ پۆستێکە کاریان کردووە. نووسینەکانن کە وامان لێکەن خۆمان لەو ڕۆژنامەنووسەیە ببینینەوە بڵێن دەنگی ئێمە لە ناو ئەو ڕۆژنامەیە. زۆر خۆشە ڕۆژنامەنووس خوێنەرەکانی پێی بڵێن کە دەنگی کوردی مەزلومی، دەنگی ژنی، دەنگی خەڵکێکە زۆر قسە لە دڵ و لە چاوەڕۆحیە قەتیسماوە و پێویستە لەسەر پەڕی ڕۆژنامە گۆڤارەکان و لەبەر شاشەی تیڤیەکان ئەبیبینینەوە. سپاس بۆ ئێوە. دەستخۆش لە نێوان ڕۆژنامە و شعیردا شاعیر چۆن هەردووکی کۆ کردوتەوە وە کامیان زاڵە بەسەر ئەوی تردا؟ پێم وایە کارەکەنە سەر یەکتر بەڵام ئەرکی یەکتریش ناسەرنەوە بەڵکو برەوی زیاتری پێدەن. ئەمەی کە لێرە شەیکەم هەر هەمان شتە کە لە دەقەکانما ئەیڵم کە قسەیەکی نەوتراوە و ئەیڵم وتنی نەوتراوەکانە کارەکەی ئێمە چ لە شعرنووسینا بێ یان لە ڕاگەیاندنا بێ. ڕاگەیاندن بۆ من وەکو شعرە لە دەستپێکردنیا و لە دەرکەوتنیا. لە کۆتایی هەشتاکانەوە دەسم کردووە بە شعرنووسین و لە سەرەتای ڕاپەڕینەوە یەکەم کاری ڕاگەیاندنم کردووە لە ڕادیۆ، لە ڕۆژنامە، لە کەناڵی ئاسمانی، لە گۆڤار، لە هەموو کایەکانی ڕۆژنامەنووسیە و هەستەکەم نەک برەوی نەداوە بە لایەنی شعری و زانینی زیاتری من بەڵکو زیاتر قاڵی کردوم. ئەزمونێکی زۆر باش بۆ ڕۆژنامەوانی بۆ قاڵکردنەوەی نووسینی شعری من وەک چۆن گارسیا مارکیز ڕۆژنامەنووسێکە بەڵام ڕۆژنامەنووسی وای کردووە ڕۆژنامەنووسێک بوو بەڵام ڕۆژنامەنووسی وای کردووە ببێت بە یەکێ لە ڕۆمانووسە گەورەکان. هەر ئەو چیرۆکانەی کە لە ڕۆژنامەکان و لە ستونەکەی خۆی نووسی و نیەتەوە پەرەی پێداوە بووە بە ڕۆمان. چی وای لە کەژاڵ ئەحمەد کردووە بێتە ناو دنیای ڕۆژنامە نووسیەوە؟ لەو سەرەتانەیە لە هەشتاکانە لە ڕیزەکانی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانە بووم. خواخوای دەرفەت و هەلێکم بوو لە دوای ڕاپەڕین کە ئەو ڕادیۆیە کرایەوە یەکسەر خۆم و دەنگی خۆم خستە خزمەتیەوە. دواتریش لە ناوسەیە دەسم کرد بە نووسین لە ڕۆژنامەی کوردستانی نوێ وەکو پامنێرێک دەستم پێ کرد. دواتر بۆ ساڵی دوایی من بووم بە دەستەی نووسەرانی ڕۆژنامەکە و یەکەم جار و لە کوردستانیشە یەکێک لە ژنەکان دەستەی نووسەرانی ڕۆژنامەیەکی سیاسی ڕۆژانە بێ. یەکەم گۆشە نووسی دوای ڕاپەڕینیش بۆم وەک ژنێک گۆشێکم هەبوو بە ناوی بچووک بەڵام و چەندین کاری ڕۆژنامەوانیم هەیە لە ئەرشیفی کوردستانی نوێ و ئەرشیفی هەموو ڕۆژنامەکانی کوردستانە ئەتوانن بە دوای ئەو بابەتانەیە بگەڕن.
و هەروەها چەندین کەسایەتی کە ئێستا ڕۆژنامەنووسی زۆر باشن یان نووسەری باشن خۆشحاڵم کە لە لای منەوە دەستیان پێ کردووە ئێستایان بینمەوە خۆشحاڵم ئەگەر نەشیڵێن من بە خۆم ئەڵێم مانایەکی هەبوو بوونم لە ڕاگەیاندنە. بێگومان شاعیرێکی ڕۆژنامەنووس خەڵک تێڕوانینی بۆی جیاوازترە یاخود ئێوە تایبەتمەندێکی ترتان هەیە کاتێک شاعیرێک دەنووسێت تێڕوانینی خەڵک سەرنجی بۆ کارەکانی زیاتر ئەبێ بەڕێستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم کاراکەن؟ پێم وایە شاعیر بوون ڕۆژنامە ناتوانێت دروستی کە ئەگەر خۆی شاعرێکی زۆر باش نەبێ هەرگیز وەگوتم بۆ نمونە نووسەرێک نابێ بە ناوێکی دیار ئەگەر لە بوارەکەی خۆیان زۆر قاڵ و سەرکەوتوو نەبێ بەڵام زیاتر وەک ناوێک ئەناسرەی لە کورسات بەرنامەم هەبووە خەڵکێک زۆرتر ئەم ناسێتەوە لە ڕۆژنامەی کوردستانی نوێ ساڵانێکی زۆر زیاتر لە 14-15 ساڵ لە ڕۆژنامەی کوردستانی کارم کردووە ئەمە ئیزافا هاتە سەر ناوی من بەڵام من ئەبێ بەردەوام نوێم پێبێ نوێگەری بکەم لە شعرا بۆ ئەی کەژاڵ ئەحمەدی شاعیر بم. بەهیوای سەرکەوتن بۆ بەڕێستان و بەردەوامیتان لە بواری ڕۆژنامەنووسیا سوپاس خات و کەژاڵ بەڵێ سەوسن ئەمە کۆی زانیاریەکان بوو دەربارەی شاعیر خات و کەژاڵ و پۆستە نوێیەکەی.